دەستەکان ئای دەست ئارێ دەرم لەگەر مۆزوعەکەی ستام کردەوە. مۆزوعی چی؟ ئیماندسەکەی مهندسی چی؟ ئەی ڕەوفی ڕەوف شێیە؟ ئی ڕەوف ماکاول ڕەوفی خۆمە ڕەوفی خۆمانەڵێ هەنێگە ڕێلەیە کوڕە وەڵڵاهی ئیوەی مشکلەیە با خۆی بێ هەموو شتێکی تێگەێنی ئەمە هەروە ئاسان نییە برا قەسیەکە قوڵە قوڵ برام زۆر بێشەنسە زۆر ئەوکە ئای گوناحە والله دەرم قوربەت السلام عليكم. ئەوە هاوە باشن باشی مهندس نهات یەک دەقەت با بەستە دەبزان تەلەفۆنش لۆ بکە لەو ڕەوف چاکە لۆ بینم چای هەیە؟ هەیە کنا ئەوڵە ناخۆ نێگەڕێ وڵای تەلەفۆنەکەشم لە بیر چووە تەلەفۆن لەبیت چۆ ئێستا تەلەفۆنمان جامانایە یعنی تەلەفۆنتان لەکنێ بە دوکەسان؟ والله ئەمن ئیخۆم بزر کردی ها بیلادی لۆ. پێشە ڕۆژە بەخوای لە قەزا فرۆهینە کردم بە شەحلەوانە هەشاوە کەس تاکە پێم بنێ قوربان بووم. والله تێگەیەنە ئەوە دەزانی چیە قەول بوو دوونێ شێوێ ئەوە لە شوقای بیگرن ئەوە دیسان؟ ئێ یەقیت تاخیر بوون لۆ تای سیارەکەی پەنسەر بوو ئێلۆ دەبۆ دەم دەستایە پەنسەر بوو؟ وەڵا سەروەختەشی چوو بوو صاحب شقەکە گۆدبی بابەوە نی سەعات دەبی خۆی گەیاندە جەزایر لەوێن دەرێسە چیتە چێندار؟ لە جەزایرە یعنی سار ڕۆی؟ ڕۆژ بوو بزانە مەقەدەر کووە تایە پەنسەر بوو تاخیر بوون ئەو ئەگینا بە شای ئەو ڕەوفە من قسم لەگەڵ مافیەکانە کرد ئەیوت لە پشتی دەرگاکەیە سێری ئەقڵکە ها چۆن بێتە مابوون بیگرن ئەوی سیکۆتینی مشمان بۆ دانەوەی بێتە دەرە بیگری ڕەشتی وایە ڕەشە؟ ڕەوف تا پەنسەربوونەکەی وانەش عینوەچی تا پەنسەربوونەکەی سەلیمیە کورە سندان لە سەلیم بدا کاکە پارەکەم دنەوە ئەم یەکشکم دیتەوە ئەوشم لەو بکاتە ئەمە قوبول بکە ئەخسایی ئەمە زۆر ناخۆشە بەسەر ئێمەیە بەسەر غیرەت و ئەو هەموو پیاوت و شەهامەتێمە پەناوی بۆ خەڵکی تر ئەدی کوڕ ڕەشەوە ئەو ڕۆیان بنگەوەمە کاکە ئەبە ڕۆسبەی بە ڕۆسبەی پاتەمە مخلاص کرد ئەمە تا پەرپوت کرد کە جوایە کاکە ئەگەو لێە دەبات لەسەر ئەو مۆزوعی تۆ کە ئەوە خەڵک بە پیاوتر لە ئێمازانی با من باسی غیرەتی خۆمتا بۆکەم سعی بەسەری ئەو ڕەوفە بە ژیانی ئەو ڕۆفە بە قەبری باوشی ڕۆف سندان لە من بدا ئەوە زستانە سەرمایەکە شینە چاو چاو نابینێ خێزانم وتی ڕەشە 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 تی سەیریکە پەردەکەی ئاوا لابرد وتی ها سەلامێکەوەتان ناحوشەکەیە دەست کەرە توش دەکەت یەک شووی ئەوە تۆ بۆش بێ ئەقڵ بووی وەکو ڕەوف وەڵا ئاوا سەیرێکم کرد کە سەیرەکەم ڕێک زەلامێ ناو شیمەنەکایە وتم نەیکەی بە دەنگە دەنگ من پیاوم پێڵن ڕەشە ڕەشە بەخوانیە بۆ دەرگاکەم کردەوانێ لە دواوە بۆ ئامباسی سەری نەبوو ئەو منی هێنا من ئەوم بر وەڵاکە کە حەچە نەویست ڕاکە گرتم ناوخەیم گرت عەفیە گرتی ناوخەیم گرت هێنا و بردم توخوایە بەم شۆ بیبم بۆ شورتە نابێت چت کردەوە لە بیرم چوو چت کردەوە درۆکەم کەرە ڕاستە حەوشی چەت نەدەگۆ خانیمان حەوشی نییە باوەڕکە مەوزوعەکەی ئەوەش بخۆ پۆلیسەکە بخۆتی ورد کاکە وتم بۆ تەسلیمی شوقتەیکەم یەکسەر کردم بە ژووری میوانەکەی و دەرگاکەم لەسەر داخ هەر بەخۆی لە ژۆرێدا بەرقامچیان وتم نا دیواناکەم چۆن بێ قانونیەکەم بە ژنەکەم وتم بخەوە هەتا بەیانی بەیانی شوڕتەی بووێ کاکە بەیانی هەستان بڕۆشتم شوڕتەی بۆ بێن لە ناو دەرگاکەی وتی نا ڕەشە تۆ پیاوێکی ئازا و بەغیرەتی ئەمە ئاوا لێما تێگەشتووە ئەمە وتم بڕە سێریکە نەک خزم بێ بۆ دەرگاکەم نەکردەوانێ بزانم ئەمە خزمە دۆستە دوژمنە بەسەری ئەو ڕەوفە دەرگاکەم کردبوو چێ بێ باشە خزم دەرچ نا چێ بێ برات نەخێر چێ بێ باشە بێگانە بوو ئەخەرەوە ساحیبی ئۆخڵێ بێ وا بەسەرگێت باوەڕە بێ کە دەرگاکەم کردەوانێ شاتوی حوشەکە لە ڕێگە و دەرمێنا بوو ماڵ ئاوا بێ ئافرین ڕەشە ئافرین قووەت وەنیە ئەوەی قسەوە نییە وەرە کووەنیە بابە کووەنیە تا هەموو شتێک دەلێ وەنیە وەنیە لێم دیتینە ئێستا من نییە بە قسەی ئەو حەدیقەیە ئەو باخسەیە قسەکەم بەبیراتەوە سەبیاتەوە ئەوە دووسێ عەمەلە مینە وتم وەرن کاکە لە بۆم نییە ئەو حەدیقەیە بچێت ئاگام لێ بوو ڕۆژەکەی بەڵێ بزانم وا بوو گوتم دەمێ فریزی تازە بچینم بەڵێ وەڵا کاکە پێشەش عەمەلە ئەوە خاکەناسیان لێدا دەبینم کرمەک ئەوەندە سەری دەرینە ئەویت کە دەویست بە خاکە زەیدە گوتم دەکەی گورە نەکەی
روح يا بابا روح وای ڕۆح يلا قوتم انقول كرنينا يلا ده زو كرمي بكو شو كرم روف كرم والله كاكا قلت لك والله بخوم بتشيلا كرمكا او تمشاي بني قلت حتى ماي ملت ساكت درنا ئافرم وەفا ئافرم غیرەت ناز انا مكو خبري هم قزمو كسي خوي دابو بێ مۆبایلی پێ بۆ کرما بسري رشا انا لبن عادي لو روج باش باوركا حديقه يتسخز وكاس ديار بو قود ورن ايرا امينه كاز لي مانا ما شاء الله طربو لخزمو كاسي كاكا بلا كرم تدرسو بلا بعقلت والله نازانم چی دەرچوو بێ نازانم كرم تدرسي باشا والله بريم سدرسي عم درسم تمار لا كرم تدرسي الروف خو نبو عزيا كره نا توش ئەقڵەکەی بلا تدرسو كرمي او رشمي كاكا صار هاد صار روي او كرمانه زاوزي كاكا حريقه بري كرمي او رشمي خۆم خێزانم او رشمي غردا كاينو والله كاكا باي 50 دفتري اما بس او رشم ما غير كردوا ما شاء الله خێزانم برك زيرك عقلتي زاري طبعا قوتي ورا بياوك معمل الشدانين بعقل معمل اسمان دانا چلوورە اخوي بعقلي لو روفي بعقل تراتو سعيد بعقل معمل اسمان دانا قوندرا كرة عاوش كده بتاع قوندرا وقصيها رو بعقل معمل اسمان دانا معمل بوز الدانا دفر برا عقلتها كرة بابا كو اوريش دبت بوز معملي قماش مان دانا كاكا بطوب قماش لو بازار بيرانا دقيشتين ما شاء الله دوما جينا ما سقط ومهندس ما هنا سايكل دوا كذي أنا بصريتو كاكا نيا مخزن حتى سقفي وقماش بو حتى سقفي او درويا لو اغنبي لباري مدوا دفر بدل درويا كل تيجي درويا هنا، سبابا تيجي هنا. زي تزر لك بكل زوجتك معمل بكامل يشتا كهرباء شوطي ڕاستەکە من خۆم لێ بووم نییە بە سۆدام کوژارەوە مەحمەد لەسلا بس على كل وجه بياو لي دقه ومي كسبه وريبينا ئەزای شوانە ئەم ڕۆفە یەک مشکلێ هەیە عاجز مەبە ڕۆڤ نییە زۆر بێسفەتی الرش ام بيسفنيما بێسفەتی ئەزای بۆچی هەر ئەزایکی سفەتی پشیلە بێ با من مۆزوعی و پشیلە بۆ بجەرموانە با ئیحراج بیلاسی پشیلەکەشە بەسەری ئەو سعیدە بەسەری ئەو ڕۆفە پشیلەیەکم هەبوو لە ماڵە ايه باشە لە ماڵەوانە خزمەتمانەکە برا بشکۆلەکەم هەستا شۆ دەرەوە فترێ دیار نەما کاکە ئەم سەرما کرد مناڵە دیار نەما پشیلەکە هاو دوو جار کلشی ئاوا لێ کرد پێی وتم یعنی لێ تێگەشتم دی تۆ مشکلەیەکە هەیە شینە راو زندق ما بشلي لي بشلي بيت حوش ما عندك وجي باوەڕکە بێ ئەقڵ ايه پشیلە نییە کلشی ئاوا لێ کرد إيه. باشە وتی تۆ مشکلەیەکە هەیە هەستا ڕووی جانتایەکشی بن لەگەڵ خۆیە تۆ سەیریکە ڕۆشت بشيل سواين زعت عليك خوب باتل ئەو ئەخڵەکەیەتی انا قرب يا قصيد نا لك با بڕۆی هەستا هذا با كاكا يقول لك موضوعك تواوكا او تينا قاتينا كرة او رفع كبسي بيدرين رفع رحمة لداك هذيك کاکە تۆزێکی پێچ و تەلەفۆنیەکەم بۆ هاو کە هەڵم گەرکە سەرەکەم سەرجی میاو ياو پشیلەکە بۆ ئافرین چەند بە سفەتوی حافرين بشيلة تبري مياه ڕقەمی منی لەبەر بوو بەسەری ئەو ڕەوفە تەلەفۆنی بۆ کردم زانیم شتێکاشکە لێتی ئەگەیشتم هاتەوە بۆ ماڵەوانێ و برابشکۆلەکەمی هێنایەوانێ وتم وەرە چی بوو مەوزوع کلشی شاوەلێکە وتی ئێسایە بۆوانێ وتی ئەچەم داوا خەی دەکەم لەسەر ئەو دزانە ولا بشيل سدعاء قيدك او بتزانا کاکە بابڕ کاکە كرة دليقري الروف دليقري باتواوكا كرة دليقري خو هو ده زانيت وشي ويدك عمل وتخو ده سينا السينماي فيلم ده جيش تدي ويقول بيزار بصبر نيا ديش بكده نياتي فيلم زين بطل فيلم سينيا ليه كرب زين بطل فيلم سينيا والله درمتو او خوار رشا او بشيلات عقلو بلي متى بتواوكا ئاها وەڵام شیلا هاتە ژوورە گۆشتەکەی ئەمی خوارد هێنا هاتە ژوورەوانەیە وتی ئەشەم داوا قەی دەکەم نییە لەسەر ئەو دزانە کاکە ڕۆی ئەو ڕۆژت دراوسێ ڕژا بەسەرمانە ئەمە هاو ئەوە ڕۆی ئەمە هاو ئەوە ڕۆی وتیان ئەمە چی ئەم شیلێ بۆ خاتری خواوت ئاوا خەڵکە دۆزێتەوە هەگام لێ بوو تەلەفۆنی کرد گوتی دوو شاعریان دەوێت لە مەرکەز تو سەری ڕەوبانە بوو وەبوو با ڕەوبەت چ زانی بابا کاکە ئەو دراوسیانمە ئەوەی کوڕی ون بووە ئەوەی کوڕەکەی ڕۆشت بۆ ئەوروپا دەنگی نەمابوو هەموو هاو ناویان نووسی بە قوربانم کردیان بە قایمەیشی ئەمەنە یانە دەست پشیلەکە باشە ئێستا حالی ئەم پشیلەکە ئەگەڕێ بە دوای ئەون بوانەیە ئەوە سبەتە ئەوە پیاوەتیە ئەو زەبرام لەوانەیە هەناوی مهندسەکەش باێنە ناو قایمەی پشیلەی ئەتوانین شتێکی بینیە شتێکی بینە ئەوشمان او نازانم 200,000 مام دێنە بدەینە پشیلەکەی هەر بۆ هین هەر بۆ گۆشت و ماسیە پارە نییە پارتە خلاصی تاکە هەموو دروێەوە
بینە پارەکەم دەنەوە خوعافیز هايدا اللي عمود رويه ڕەشا دریاش ئای ئای کورە خۆ هەموو کەتنە دوویەک و ڕۆیشتن ئێ باشە باش ڕەوف پارەی تو هەر چووە چووە چێ پارەی چاکە بدە